خاوەن پێداویستە تایبەتەکان جارێکی تر بۆ موچەکانیان و زیادکردنی گرت بوونەوە لەلایەکی تریشەوە ڕۆماننووسی بەناوبانگی کورد شێرزاد حەسەن شکور چاک بۆتەوە و سوپاسگوزاری ئەو خەڵکە دەکات کە هەواڵیان پرسیوە. سڵاوتان لێبێت. معاشەکەم 150,000 دینارە. خوا ئەیزانێ بەشی حەبەکانم ناکات. ئەمە قسەی خاوەن پێداویستێکی تایبەتە کە لەگەڵ بەشێک لە هاوڕێکانی لە سلێمانیەوە خۆیان گەیاندۆتە بەردەم ئەنجومەنی وەزیران و بۆ زیادکردنی موچەکانیان دەنگیان هەڵبڕی. سۆی بە حەمەشەری فێکێک لە بەشداربوانی گربوونەوەکە قسەی بۆ مایکی 964 کردو دەڵێت کرێچیم و مانگی 175,000 دینار کرێخانوو دەدەم. معاشەکەشمان 150,000ە. هیواشمان تێدایە 100,000 وەردەگرێت. بەشی چی ئەکا؟ ئەگەر خێرخوازان نەبن دەرنابین. ژمارەیەک لە خاوەن پێداویستەکانی ئەولێریش هاتنە پاڵ هاوڕەکانیان و داوایان کرد موچەکانیان هاوتای کە مندامانی بەغدای لێ بکرێت. شێرزاد حەسەن دەڵێت تەندروستی بەرەو باشبوون دەچێت و سوپاسی پزیشکانی نەخۆشخانەی شار و هەموو ئەو کەسانش دەکات کە لێیان پرسیوە. ڕۆژی 24 یانزەی 2025 شێرزاد حەسەن نووسەر و ڕۆماننووس لە شەقامی عقاری شاری سلێمانی ئۆتۆمبیل لێیدا و بریندار بوو. ئەمڕۆ پەیامێکی بڵاو کردوێتەوە نووسیوێتی لە ڕۆژی یەکەمەوە کە تووشی ئەو ڕووداوە بووم تاوەکو ئێستا ئاگادارم کە ئێوەی ئازیز و خۆشەویست خەمخۆری منن بەبێ ئەوەی دەنگ هەڵبڕم و هاوار بکەم کە فریان بکەون یان پەناتان بۆ بەرم. زۆر زەحمەتە ناوی هەمووتان بژمێرم. ئەمن قەرزار و وەفاداری هەمووتانم. یەکە بە یەکە و ئەمەکدار و شکرانە بژێر. لەم پایزە ڕەنگینەدا ئاژەڵەکانیش کەیفیان بەو دەشت و شاخە دێت و مافی خۆیانە بەرەڵا بکرێن و بە دڵی خۆیان بلەوەڕێن نەک لە ناو شاردا حەبس بکرێن. ئەوە تا لە ناو کەرکووک ڕەشە وڵاخێک کەتی نایەوە ئۆتۆمبیلێکی وەرگەڕان. فەلاحیایچی قایمقامی کەرکووک بە 964 ود لە ناوەڕاستی شەقامی زانکۆ کە خێرایی ڕێگە پێدراو تێدا 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا گامێشێک لە بەردەم ئۆتۆمبیلێکی جۆری هۆندا ئەلێنترا قوت بۆتەوە. سایقەکەش بۆ ئەوەی لێ نەدات لایداوە بەهۆیەوە وەرگەڕاوە. سایقەکە سەلامەت دەرچووە بەڵام ئۆتۆمبیلەکەی داغام بووە و کۆمەڵێک دار و درەختی سەر شەقامەکەشی شکاندووە. هەر لەبەرەوەش لیژنەی لابردنی زیادەڕۆیی کەوتۆتە خۆ و دەستیان کرد بە تێکدانی سەرجەم ئەو گەوڕ و شوێنانی ئاژەڵیان تادا بەخێو دەکرێت و ژمارەیەک ئاژەڵیش دەستیان بەسەرداگیراوە. ئەدەبیاتی کورد پڕە لە ئەفسانە و چیرۆکی خۆشەویستی هەر لە شیرین و فەرهادەوە تا دەگات بە شەم و دێوانە و مەم و زین. بەڵام چیرۆکی ئەم جارە جیاواز و کاریگەرە کە چیرۆکی واقعی ژیان و مەرگی عایشە و ئەحمەدە. کاتژمێر 12 شەوی ڕابردوو میمکە عایشە مەنسوور کە تەمەنی سەر 87 ساڵ بوو لە گوندی تازەدەی سنووری خوورماڵ گیانی لەدەستدا. کاتێک هەواڵ دەگەێنن بمام ئەحمەد حاجی فەرەجی هاوسەری بەرگە ناگرێت و لە کاتژمێر سەی بەرەبەیان ئەویش گیان دەستپێرێ و بارگە و بنەی دەپێچێتەوە و دەچێتەوە لای هاوژینەکەی. تەرمی هەردوو هاوژینەکە لە تەنیشتێکتری لە گۆڕستانی شێخ سپاردەی خاکران و چیرۆکی 6 ساڵ پێکەوە بوونیان بردە دنیایەکی تر و وانەیەکی نوێی عیشق و خۆشەویستی ڕاستەقینەیان نووسیەوە. سەرشتا ڕاتێکەشم بۆ هەواڵێکی دیکە شەقامی 100 مەتری شارڕێی بابانی سلێمانی کە ماوەیەکی زۆرە خەریکین شکر بەشێکی زۆری تەواو بووە. ئەمەوا دەکات لۆد و قەرەباڵخی لە ناو شاری سلێمانی کەمتر بێتەوە بە تایبەتەوانەی کە لە داخلی سلێمانی دەبن لە تاسلوجەوە و دەیانەوێت یەکسەر تێپەڕن بەرەو پارێزگاکانی هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و شارە زور یەکسەر بەو جادەخۆشەرا تێدەپەڕن. ماوەی 2 ڕۆژە 26 کیلۆمەتر لە شەقامی 100 مەتری تەواو بووە بە هەردوو سایدەکەیەوە. پامنێری ئێمە چۆتە سەر ئەو شەقامە و باسی دەکات لەوەی کە هەر لاینێکی هەر سایدێکی لە 6 لاین پێکاتووە بەڵام 2 لاینی لای ڕاست و لای چەپ بۆ بابەتی فریاگوزاریە کە ئۆتۆمبیلێ پەکی دەکەوێت لەوێ لابدایان ئۆتۆمبیلێکی ئاگرکوژێنەوەیانە ئۆتۆمبیلێکی تری خزمەتگوزاری کە پێویستیان بوو لەوێ لا دەدەن. 4 لاینی ناوەڕاستی جادەکە بەردەوام کراوەیە و بە خێرایی 120 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەتوانن لێ بخڕن. درێژی شەقامەکە وەکوتم 26 کیلۆمەتری تەواو بووە لە داخڵبوونی چوارڕیانی تاسوجەوە حتا وەکو ناوگردان واتە تا تانجەڕۆ تەواو بووە بەڵام بەشێکی تریش تاوەکو نزیکی عربەت ماوە تەواو بکرێت. ئەو شەقامە 68 ئاوبارە لە خۆ دەکرێت 5 پرد و 1 بەرزە پردیشی ئەو 26 کیلۆمەترە
تێدایە من حەزەکەم بە ژمارەش کۆمەڵێک لە زانیاری سەر شەقامەکە بەوە بڵێم بە شێوەیەک دروستکراوە 75 ساڵ ئەو شەقامە بەرگە بگرێت توانای هەیە ساڵانە 6 ملیۆن ئۆتۆمبیل بەسەریدا هاتشۆ بکات پانیەکەی 62 مەترە و لە دوو سایدی گەورە و دوو شەقامی خزمگوزاری پێکاتووە ئەستوری قیرەکەی 27 سانتیمەواتە بە کوالەتێکی بەر شەقامەکە دروستکراوە بە هیوای سەلامەتی وە شۆفێران کە بەسەریدا هاتشۆ دەکەن و بە هیوای پرۆژەی چاکتریش بۆ ئەو سنوورە هەماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک